بینەرانی عزیز تەوریەکەمان قسەکردنە لەسەر ژینگەی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ ڕۆژی ژینگەی کوردستانە، بەڵام پێشەوەی بچمە لای میوانەکەم لە چەمچەماڵەوە دەچمە لای ڕاپۆرتێک کە پەیامنێرمان جەلال جەباری لەسەر ناوچەی بازیان بە تایبەتی ئامادەی کردووە کە لەوێ هەندێک کارگە و پاڵاوگەی نایاسایی ژینگەی ناوچەکەیان تێکداوەوە بە گشتی مەترسیشن بۆ سەر تەندروستی هاوڵاتیان. با پێکەوە بینێریە و ڕاپۆرتە بین. پاشماوە و تەپ و دووکەڵی ژمارەیەکی زۆر لە کارگە و پاڵاوگەکانی سنووری ناحیی بازیان کاریگەری خراپیان لەسەر سروشت و ژینگەی ناوچەکە دروست کردووە. بوونەتە مەترسی جددی بۆ سەر تەندروستی دانیشتوانی ناوچەکە و تەنانەت کەرتی کشت و کاڵیش. هەرچەندە ژینگە دۆستان چاویان لە دەستی پەرلەمانە کە سنوورێک بۆ کارگە و پاڵاوگەکان دابنێت، بەڵام لە ڕابردووشدا فشار و ناڕەزایەتەکانی خەڵک و ژینگە دۆستان نەیانتوانیوە زیانی کارگەکان ڕابگرێت و پەرلەمانیش نەیتوانیوە کاری پاڵاوگە نایاساییەکان بوەستێنێت. بەزەوەی کە جێگای داخەوت تێبینیە ئەیبینی کە ناوچە پیشەسازیەکە کاریگەری هەم لەسەر ژینگەکە کردووە و هەم لەسەر خودی مرۆڤەکانی ئەو سنووری ناوچەی بازیان کردووە. ئێمە لەگەڵەوە بەرهێنانان، ئێمە لەگەڵ کارکردنان، ئێمە لەگەڵەوەی کە دەستی بەرهێنان و کارگەکان زیاد کات و گەنجان و تاکی ئێمە دەست بەکارە بەس ڕێکارێکی شێتەوە بێ بە شێوەیەکی تەندروست بیت و تەندروستی هاوڵاتیان و دانیشتوانی ئەو سنوورە لا گرنگ بێت و خزمەت هەم بە ژینگە بکەین و هەم بە گەنجان و خەڵکی ئەو سنوورە، چونکی ئەم دۆخە ئەگەر وا بڕات ئێمە بەپێ من بە پێ ئامارەکان قساکەم ئەم دۆخە وا بڕات چەند ساڵێکی تر دەتوانم بڵێم ناوچەی سنووری بازیان بۆ دانیشتن بۆ دانیشتن هەم بۆ مرۆڤ و تەنانەت ئاژەڵەکانیش ئەبێتە بە ناوچەیەکی سەخت. باهۆی تەپ و دووکەڵ و پاشماوەی پیسی کارگەکان چەندین جار خەڵکی سنوورەکە بە خۆپشاندان ناڕەزایەتیان دەربڕیوە، بەڵام تا ئێستا هیچ سوودێکی نەبووە. ئەندامێکی لیژنەی تەندروستی و ژینگە لە پەرلەمانی کوردستان وەک ئاماژەی پێدەکات ئەوەی پێیان کراوە بەرزکردنەوەی ڕاپۆرتێک بووە لەسەر زیانەکانی ئەو کارگە و پاڵاوگانە و چاویان لە دەستی حکوومەتە لێپێچینەوەیان لەگەڵدا بکات. لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە راپۆرتێکەوە ناڕاستی حکوومەت کردووە بۆی حکوومەت بتوانێت لە ڕێگەی لایەنە پەیوەندیدارەکانەوە کارێک بکات کە پاشەڕۆ زیان بەخشەکانی کارگەکان زیانی ڕاستەخۆی لەسەر دانیشتوانی ئەو ناوچەیەوە تەواوی کوردستان بە شێوازێکی گشتی نەبێت. بۆیە ئەمە کارێکە لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستانەوە لیژنەی تەندروستی و ژینگە و مافی بەکاربەرکاری لەسەر کردووە بە تەکید نەتیجەی دەبێت بەهۆی ئەم بارودۆخی کۆرۆناوە ئەتوانین بڵین تۆزێک کارەکان دواکەوتووە ئەو نەتیجەی دەبێت و دەبێت سەرجەم کارگەکان بە شێوازی زانستی و بە شێوازێک بێت کە لایەنی کەمی زیانی هەبێت بۆ تەندروستی ناوچەکە. لە سنووری ناحیی بازیان 184 کارگە و پاڵاوگەی نایاسایی بە جیاوازی جۆر و قەبارەیانەوە بوونیان هەیە. ڕۆژ بە ڕۆژیش دروستکردنی کارگە و پاڵاوگەی جۆرا و جۆر لە سنوورەکەدا ڕوو لە هەڵقشانی زیاترە. ئەوەش وای کردووە ڕۆژی ژینگەی کوردستان هیچ گرنگێکی بۆ دانیشتوانی ناوچەکە نەبێت. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ ناحیی بازیان. بەڵە بەڕێزان وەکو باسمان کرد ئەمڕۆ ڕۆژی ژینگەی کوردستانە، هەڵبەتە لە هەرێمی کوردستان پابەندیە ژینگەیەکان زۆر بە ئەستەم جێبەجێ دەکرێت، چ لەلایەن هاوڵاتیانەوە ئەو هۆشیاریەمان بەداخەوە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بە حکمیەوەی تەنانەت لە پرۆگرامی خوێندنیشە تازە بە تازە چەند بڕگە و بابەتێکی ژینگەیی لە ناوەندەکانی خوێندن بە تایبەت لە سەرەتایی ئەخوێنرێت. ئەو هۆشیاریە ژینگەییەمان نەبووە. دوجاریش حکوومەتی هەرێمی کوردستان و سێکتەرەکانی تایبەتمەند بە بواری ژینگە زۆر لاوازن. تەنانەت لە یەکێک لە کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتێکی تایبەت و مختص کە درا بە کۆمەڵی ئیسلامی ئینشاڵڵا نەبم بەڵام پێشوە دەستە بوو، بەڵام لە کاتی خۆشیە وەزیرەکەی کۆمەڵی ئیسلامی بوو کە وەزارەتی ژینگەی خستە سەر پێ بۆ یەکەم جار کردی بە وەزارەت. بە تاکید گرنگێکی باشی بوو. دوجار لە دوای ئەو کابینەیە هەم دیسان کرایەوە بە دەستە کە بەداخەوە لە دنیایە کۆنفرانسی گەورە لەسەر ئاستی
کەسی یەکەمی وڵاتان هەموو ساڵێک دەبەسرێت لەسەر ژینگە بەڵام لە هەرێمی کوردستان ئەو پابەندیەمان هەیە لەگەڵ ئەوەشدا دەستڕۆیشتووەکان پارەدارەکان هەموو ساڵێک سێکتەری پیشەسازی دەستخستنی پارەی شەخصی وا دەکات پابەند نەبن بە ڕێنماییە ژینگەیەکان کارگەی زەبەلاح دەکرێتەوە بەبێەوەی هیچ پابەندیەکی ژینگەی ڕێگەپێدانی هەبێت ئەمانوێ ئەمڕۆ تیش بخێنە سەر ئەو خاڵانی کە پێویستە بۆ ژینگەی هەرێمی کوردستان وەکو هاوکارم جەلال باسی کرد میوانێکمان لە چەمچەماڵەوە لەگەڵا کەویش بەڕێز کاک سلێمان جەرجیس پسپۆڕی بواری ژینگەیە کاک سلێمان سڵاوی خوا لێبێت زۆر سپاس بەوە دەرفەتە ئەگەر لەوە دەست پێ بکەم ئایا لە ئێستادا ژینگەی کوردستان چۆن هەڵەسەنگێنن و تا چەندە ئەم ڕۆژە بۆ خەڵک جێگەی بایەخە و خەڵک هێندە وشیاری هەیە کە ئەم ڕۆژە لای خۆیەوە بنووسێتەوە یاخۆت لەم ئەم ڕۆژەی هەمیشە لەبیر بێت سڵاو ئێوە سوپاستانەکەم بەدڵنیاییەوە ئەمڕۆ کە ڕۆژە ژینگەی کوردستانە پیرۆزبایی لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم هیوادارم لە ساڵانی ئایندەدا باشتر بە شێوازی ڕێکوپێکتر ئەم جۆرە یادانە بە تایبەتی یادە ژینگەیەکان بکرێتەوە بەڕاستی بە یەغدانی بەم ڕۆژە ئەتوانین بڵێن وەکو پێویست نییە چ لەلایەن پەیوەندیداری حکوومیەکان چ لەلایەن کۆمەڵانی خەڵک و ئەتوانین بڵێم کە وشیاریکی تایبەت نییە ناسادنی ڕۆژەکە نییە هەچەندە ڕێکخراوە ژینگەیەکان ئێمە چالاکۆنانی باری ژینگە ڕێکخراوە ژینگەیەکان هەوڵی زۆرمان داوەکە بتوانین ئەم ڕۆژە بناسیێنین بەڵام ئەزیشتە وەکو پێویست نەبووە ڕۆژەکە نەناسراوە لەلای خەڵک نایناسیە هیچ گرنگە و بایەخپێدانێک نییە لە لایەنە جیاوازەکانەوە بۆ ژینگەم چێ ڕۆی ئەلامیەکە چووە ڕۆحکومیەکە چ ڕێکخراوەکاتوان بڵێن بەو شێوازە نیە کە خەڵکێک وەکو بۆ نەویادێکی تر ڕۆژی ژینگەی کوردستانیش بناسێ بەداخەوە ژینگەی کوردستان ئەتوانین بڵێن ژینگەیەکی خراپە لە ئاستی تموحی چالاکۆنانی ژینگە پسپۆڕانی بواری ژینگەیە نییە کە بڵێن ژینگەیەکی پخۆ ژینگەیەکی تەندروست ژینگەیەکی سەلامەتمان هەیە بەو شێوەیە بەداخەوە لەگەڵ ئەوەی شاکە ژینگەیەکی پاک و تەندروست و پخوتمان نییە بەداخەوە لایەنێک جیهەتێکی معنی وەکو پێویستیش نییە لەلایەن حکوومەتەوە وەکو جنابتان ئاماژتان پێکرد وەزارەتی ژینگەمانە بدوایی بۆ دەستەی ژینگە کە بەداخەوەکو پێویستەکە بڵێن ڕۆتان بڵێن ڕۆڵی خۆشی ناگەڕێم و هەم فەرمانگە ژینگەیەکان کە لە پارێزگاکانە هەیە ئەتوان بڵێن وەکو پێویست نەیانتوانیە بەتایبەتی لە ڕۆژێکی ئاوایە کە بتوانرێ ڕۆژی شانزەی چوار ڕۆژی ژینگەی کوردستانە بناسیرێنێ بە دەوروبەر بەداخەوە ئەمە نەکراوە بۆ پێویستیم بە پلانی باشتر کاری باشترەیە بۆ بتوانین هەم ڕۆژەکە بناسێنین هەم لەلایەن خەڵکەوە گرنگیدانی زیاتری پێ بدرێت زۆر باشە کاک جەرجیس پێویستە چی بکرێت لە سەرەتا ئێمە کۆمەڵگەیەکین تازە دەکرێنەوە بەڕووی جیهانیشە پێویستە ئەو خاڵە سەرەکیانە چییە بۆی کە لە لای تاکی هاوڵاتیان پابەندیە ژینگەیەکانیان هەمیشە لە یاد بێت چۆن ئێمە بۆ نمونە بەشێک لە ڕێنمایەکانی هاتوچۆ هەمیشە لە یادمانە کاتێک شۆفێری دەکەین لە هەمان کاتیشدا پێویستە تاک چۆن ئەو ڕێنماییانە لە یادی بێ ئەرکی شێ ئەم خاڵانە کاتە خاڵی سەرەکی بۆی لای هەموو هاوڵاتیەکە و هۆشیاری بۆ دروست بێت بەڵێ خۆی گرفتەکە لەوەیە کە وشیاری لە لای خەڵک بەعام وشیاریەکان بەگشتی و تابەتی وشیاری ژینگەیی لە لای خەڵک نییە پابەندبوونەکان نییە ئەوەی کە پێویستە ئێمە بکەین پێویستە لە بچووکترین ناوەندەکانی خوێندنەوە کە دایانگە و بەختی ساوایانمان هەیە لێەوە دەست پێ بکەین هەتا وەکو بەرزترین ناوەندەکانی خوێندن کە زانکۆ پەیمانگەکانە گرنگی بە ژینگە بدرێن لایەنە پەروەردەیەکە زۆر گرنگە بەڕێزان بەداخەوە لەلای ئێمە لایەنە پەروەردەیەکە فەرامۆش کراوە هەتا ئێستا لە پرۆگرامەکانی خوێندنی ئێمەدا بە پێی پێویست بە گوێرەی ئەوەی کە بڵێن زەرور و گرنگە بەداخەوە ناوەندەکانی خوێندندا باسی ژینگە نەکراوە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە من ئاگاداری هەوڵەکانم کە پرۆگرامێک ئامادە کراوە پرۆگرامەکە بەناونیشانی کارامی و بەها کۆمەڵایەتیەکان کە بەشێکی لەوە باسی ژینگە و هۆشیاری ژینگەیی ئەەکەم کە ئەم ساڵ لە ناوەندەکانی خوێندندا بەتێز بوو
ئینشاءڵڵا بۆ ساڵی داهاتوو لە پۆلی چواری بنەڕەتەوە تا پۆلی دوانزەی ئامادەی ئەکرێتە پرۆگرامێک لەلایەن وەزارەتی پەروەردەوە بەزۆکۆی کە من خۆم پرۆگرامەکەم بینیوە هێشتا ئەتوانین بڕێن باسکردنی لایەنە ژینگەیەکان هۆشیاری ژینگەیەکان لە ئاستی تمۆحی ئێمەیە بۆ پێویستبوونی ئەم بارودۆخی ئێمە ئەتوان بڵێن ئەو گرنگی پێدانی بە زۆر بەهای تر دراوە بەهای کۆمەڵایەتی تر گرنگە بەس بەها ژینگەیەکەیش بە تایبەتی گرنگە بۆ ئێمە چ لە ڕۆ تەندروستیەکەی وە چ ژینگە وەکو خۆی بۆیە یەکەم پێویستە ئێمە لە لایەنی پەروەردەوە لە پرۆگرامەکانی خوێندندا جێگە بکەینەوە هەروەها پێویستە لایەنە ڕۆشنبیریەکان وەزارەتی پەروەردە ڕێکخراوە ژینگەیەکان حکوومەتی هەرێم هەموو شوێنە جیاجیاکان بەگشتی هەوڵی ئەوە بدەینی ئێمە بە هەمومانەوە وا بکەین تاک هەست بە پرسیارەتی بکە بەرامبەر بە ژینگە ئێتە چێ حکوومەتی هەرێم لە ڕێگەی غرامە و دەرکردنی یاساوە وەکو بەڕەستان ئاماژتان پێکرد کە چۆن گرنگی بە ڕێنمایەکانی هاتوچۆ سەلامەتی هاتوچۆ ئەدەین کە لەوێ زۆری بۆی پابەتبوونی بە غرامەکانەوە کە لە بۆی هاتوچۆیە دانراوە چه حکوومەت ئەوە بکەم چ ڕاگەاندنەکان چ ڕێکخراوە ژینگەیەکان چ لایەنە ژینگەیەکانی تر کە لە هەوڵ هەوڵی ئەوە دابین بتوانین بە پرسیارەتی لە لای تاو دروستکەین لە ڕۆژ ژینگەوە زۆر باشە دەمەوێت بپرسم من چۆن گرنگی بە ژینگەی ماڵەکەی خۆم ئەدەم ئەمەوێت بپرسم ئەگەر من وەکو تاکێک ڕاستە بەرپرسیارم لەوەی کاگەر کلێنکسێکی دەستیشم لە ناو تۆمبیلەکەەوە فڕێ نەدەم یاخود لە ماڵەوە بزانم چۆن مامەڵە لەگەڵ پاشماوەکانی ناو خۆراک ئەم لاولا چۆن مامەڵە لەگەڵ ئەمانەیە بکەم ئایا تاکێک چی بکە کاتێکە لە ناوچەی بازیان سێری تەپ و دووکەڵی کارگەکان دەکا سێری پاشماوەی پاڵاوگەنە یاسایەکان بکە سێری حاویەکەی تانجەرۆ بکە کە زۆر جاربینی ومانە لە هەوینە چۆن سوتا و تەپ و دووکەڵەکەی هاتووە بەسەر سلێمانیا کاتی ئەمە ببینێت تا چەندە دەبێت دڵی خۆش بێ و پابند بێ بە ڕێکارە تایبەتە شەخسیەکانەوە کە پارێزگاری لە ژینگە بکە. بەڵێ بەداخەوە ئەوە هەیە ئێمە گەسەی نەوەچی تانجەرۆ سەری بازیان بکەین کاتوانین دوو لای گرنگی پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستانیان گرتووەم کە بەداخەوە ئەگەر چەند ساڵێکی تراوە بڕە کارەسات لەو ناوچانەیە ئەخۆڵخێنەوە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانیشەم وەکو پێویست چەندین ساڵی ئێمە هاوارەکەین بۆ دوو ناوچەیە بە تایبەتی ناوچەی بازیان بەداخەوە وەکو پێویست حکوومەت ئاوەڕی لێرە داوەتەوە کێشە و گرفتی زۆر ڕوبەڕووی هاوڵاتیان لە ڕووی تەندروستی و سەلامەتی ژینگەییەوە بۆتەوە لەگەڵتان ئەمانە هەیە ئەمانە گرفتی گەورەیە بەڵام بەس ئەگەر ئێمە مەترسی و گرفتەکان پۆلێن بکەین ئەوانە مەترسی و گرفتی گەورن لەگەڵ ئەوە مەترسی و گرفتەکانی تر ئەوانی کە ئەتوانێت هاوڵاتیان خۆیان گرنگە خۆیان ڕساوی پاک و خاوێنی بکەن گرنگە پاک و خاوێنی بدەن پاک و خاوێنی پارێزن هەر لە شوێنی نیشتەجێبوونەوەکەیەوە دەرەوە شوێنی کارەکەی شوێنی هاتوچۆکەی باخچەکان دەوروبەری خۆمان گرنگیدان بە ڕێژەی سەوزایی ئەمانە کاری هاوڵاتی ئەتوانی بکەم حکوومەت کەم تەرخەم بووە حکومت نەیکردووە حکومت گوێی لە هاوار و فشار و ناڕەزایەکانی خەڵک و چالاکوانانی باری ژینگە نەگرتووە ڕاستە ئەمانە بەڵام بەس ئێمە نابێت دەسەوەستان بۆ وەسیل لە بەرامبەر ئەمانەدا بڵێن ئەمانە نەکراوە ئێمە نابێم کۆمەڵ ڕێگە خۆپارێزی تر نەکەین بۆ خۆمان زۆر گرنگی خۆپارێزی هەم لە ڕووی تاکەوە هەم خۆپارێزی کە لە ڕووی شوێن و دەوروبەری شوێنی نیشتەجێبوونمانەوە هەروەها هۆشیارکردنەوەی تاکەکان ئەگەر حکومەت ئەو کارانی نەکردووە ئێمە بەهێریەک و لەلای خۆمانەوە مناڵەکەمان بێ قوتابیەکەمان بێ هەر کەسێکمان بێ هەوڵی ئەوە بدەین کە وشیاری بکەینەوە کە بتوانێت ژینگەی دەوروبەرێکی خۆی بپارێزێم ئەم کارانی هەمومان سەر ئەنجام وا ئەکات کە گرنگیدان بە ژینگەم لە ناو کۆمەڵگاکەماندا بەرەو گەورەتر بڕوە بەرەو باشتر بڕوە وا ئەکا ئێمە کادری ژینگەیی پەروەردەیی ژینگەییمان هەبێ لە ناو کۆمەڵگادا ئەمانە ئومێد دەکەم هەموو وا بکا کە فشارەکان گەورەتر بێ لەسەر حکومت بووی کە ئەو ئێهمالیە بەتایبەتی ئەو بێباکیەکە هەیەی بەرامبەر بە ژینگەم بەتایبەتی وەکو دوو ناوچەکە وکوونە لە بەرنامەکەی هێناومانەوە ناوچەی تەنجەرۆ زۆنی بازیان کە بەداخەوە بوونەتە مەترسیەکی گەورە بۆ سەر ئەم ناوچەیە کە وەکو باسمان کرد لە چەند ساڵی داهاتوودا تەمەناکەی وانە بێم کارەساتی گەورەی خۆڵخێنی ئەگەر حکومت ئەم بێباکیی بەم شێوازە هەبێم بۆیە ئێمە ئەوەی لەسەرمانە پێویستە ئێمە وەکو تاکەکانی خوارەوەی لە ناو کۆمەڵگام هۆشیاری زیاتر بڵاو بکەینەوە زۆر باشە سلێمانەکان لە بەخسەکان لە ماڵەکانی خۆیاندا گرنگی تایبەتی بە ژینگە بدەن ئەمەوێت بپرسم کە لە هەرێمی کوردستان لە ڕووی ستانداردە جیهانیەکانەوە تا چەند ژینگەی هەرێمی کوردستان چ لە ڕووی سەوزاییەوە چ لە ڕووی پابەندیە ژینگەیەکانەوە ستانداردێکی جیهانی وەرگرتووە؟
نەخێر بەداخەوە ناتوانین بڵێن گەشتە ئاستی ستانداردی جیهانی لەبەر ئەوەی گرنگیدان بە بواری ژینگە لە هەرێمی کوردستانە وەکو پێویست نەبووە چ لەلایەن حکوومەتەوە کە نەیتوانی و هەروها ئەو شێرشی کە لایەن هاوڵاتیان نەبووە ئەم هەردوو بوارە وای کردووە کە ئێمە نەتوانین لە ئاستی ستانداردە جیهانیەکانە بین چ لە ڕووی ڕێژەی سەوزاییەوە لە هەرێمی کوردستان چ لە ڕووی پابند بە ژینگەیەکان ڕێنمایە ژینگەیەکان گرنگیدان بە ژینگە لە هەرێمی کوردستان بۆی ئێمە کاری زۆر لە بەردەستمانایە بۆ ئەوەی کە بتوانین لە پێناوی سەلامەتی تەندروستی هاوڵاتیان لە پێناوی دابینکردنی ژیانێک لەو ژینگەیە کە خۆمان تێداین ژینگەیەکی پاک و تەندروست و سەلامەتمانە بێ کاری زۆرمان ئەبێت بەداخەوە نەخێر لە ئاستی ستانداردە جیهانیەکان دانیە هەرێمی کوردستان لە ڕووی گرنگیدان بە ژینگە و هەروەها لە ڕووی ڕێژەی سەوزاییشەوە. زۆر سپاس بۆ بەڕێز سلێمان جەرجیس پسپۆڕی بواری ژینگە و ژینگە دۆست کە لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت. زۆر سپاس.